کۆبوونەوەی خۆڵ و خاشاکی ماڵان گەڕەکەکانی کەلاری تەنیوە. ماوەی 5 ڕۆژە بەهۆی خەرج شایستەی دارایی 3 مانگیان کرێکارانی کۆمپانیای گاردینکارکی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سنووری ئیدارەی گەرمیانیان پێسپێدراوە دەستیان لە کار هەڵگرتووە. لە 1/8 تا ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی گەرمیان 4 چەکمان کردووە بۆیان بۆ ئەم 4 مانگی ڕابردووە کە ئیش و کارەکانیان ئەنجام داوە. بەڵام بەپێی ڕێنماییەک لە وزارەتی دارایی کە دەرچووە کێشەیان بۆ دروست بووە لەلایەنی خەرجکردنی پێشینەوە. ئێمە هەر چەندە هەوڵمانداوە لەگەڵ کۆمپانیای گەردینە ئیشەکان بۆ ئەوەی خەلەلی تیا دروست نەبێت. لە مانگی 8 کە دەست بەکاربوون بوو لە مانگی 9 خۆمان زەختی زۆر مالیان کرد و لە لایەنی خۆیان و موچەی کرێکارەکان دابین کرا و دابش کراوە سەریان. لابری کارەکانی کۆمپانیا جێبەجێکار تاوەکو چارەسەرکردنی کێشەکان ئەمڕۆ تیمی شارەوانەکانی گەرمیان دەستیان بە پاکردنەوەی گەڕەکەکان کرد و هاوکات بەشێک لە کرێکارەکانی کۆمپانیاکەش گەڕانەوە سەر کار و 2 ڕۆژی تر مۆڵەتیان بە حکوومەتدا بۆ خەرجکردنی شایستە دارایەکانیان. خەلەلەکە لە خەرجکردنی پێشینەیە. ئێمە لەگەڵ نوێنەری کۆمپانیا و بەڕێوەبەری کۆمپانیا قسە دەکەین ئەڵێ هەوڵ بدرێت لەلایەنی گەنجینەوە موچەکانمان تاخیر نەکرێت. خەلەلەکە بەپێی ڕێنمایی وزارەتی داراییە پێشینەکان کراوەتە بەش یعنی هەر سەرمانگێک هەموو پێشینەکە خەرج ناکرێت. وەڵڵاهی بەردەوام ئەگەر ئەم بڕیارە بەو شێوازە بڕاتە ڕێوە ئەم خەلەلە هەر دروستە بێ و بەردەوامە بێت. ئەگەر ئەم مانگە چارەسەر بێت مانگی داهاتووش هەر بەردەوام دەبێت. کۆمپانیای گاردین 635 کرێکاری پاکەرەوەی لە 13 شارەوانی گەرمیان هەیە و بژێوی ژیانی کرێکارەکانیش لەسەر ئەو بڕەپارەیە کە وەک موچە پێیان دەدرێت. وەڵای حاڵمان زۆر خراپە. 2 مانگ و 2 ڕۆژە کۆمپانیای کاردین تا ئێستا معاشی نەداوە. وەکارەکەشی ئەوەیە کەوە حکومەت پارە ناداتە، کۆمپانیاش پارە ناداتی ئێمە. چاسەرمان هیچ شتێک نییە، هەرچی هەوڵماندا ومانمان کردووە هاتینە دەبان جعادات داوامە لە هەموو لایەنەکان کردووە هیچ کەسی نادەدا هەنامانەوە. گرێبەستی نێوان بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان و کۆمپانیای گاردین بۆ ماوەی 3 ساڵە و دەبێت لەو ماوەیەدا بە 36 قیست بڕی 18 ملیارد دینار بدرێت بە کۆمپانیای ناوبراو. بەڵام لە ئێستادا ڕێنمایی نوێی وەزارەتی دارایی ڕێگرە لە پێدانی ئەو بڕەپارەیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.